شەهید ڕێباز مرۆڤێک هەمیشە هاوڕێ لەگەڵ کتێب و تفەنگ و ڕادیۆ و قەڵەم، پێشمەرگە و نووسەر و سیاسەتمەدار، زمان پارا و شارەزا لە فەرهەنگ و مێژوو گەریدەی کوێستان و گەرمیان، مرۆڤێک هەمیشە دوژمنی سەرسەختی دیکتاتۆریەت و چەوسانەوە و زوڵم لێکردن، حەقبێژ و جوامێ لە ڕیزی یەکەمی بەرەکانی شەڕ. نابین هیچ ملەتی ئێمە گومانی لەوەی هەبی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژێک لە ڕۆژان تەنازل لەسەر کەرکووک دەکا یا لەسەر بستێکی خاکی کوردستان دەکەن، نەک لەسەر هەر کەرکووک. شەهید ڕێباز هەر لەو کاتێک کە پەیوەندی بێت پێشمەرگەی کوردستانەوە کردیا هیچ شوێنێکی کوردستان نەبووە کە پێشمەرگایەتی تێدا نەکردی و بەردانی زۆربەی شەڕەکانی کردیا لەگەڵ ڕژێمی داگیرکەوی بەعسی ڕەفتاربار. شەهید ڕێباز بەدەر لە بەرەکانی خەبات و قوربانیدان هەمیشە بیر و هزری لە دووتوێی کتێب و نامیلکەدا کۆ کردبەوە و کتێبی قەندیل بەغدای هەژاند ڕێبەر و سەلمێنەری واقعیەتی ئەو سەردەمە و استراتیژەتی ساڵانی داهاتوو دیاری دەکات. سعات دەی شەوێ داهاتووە ئەوە دائنیش لەبەر فانۆس بە لەبەر کارەبا بە زۆر جا کاربانە بوو فانۆستیان لەمپە دانیشت ئەینوسیەوە هەتا چاری بەیانیان سێ دائنیشت ئەوە ئەینوسیەوە ئەم کتێبانەی دەردەینە قەندیل بەغدا دەژاند و نێرکەی کوردستان. شەهید ڕێباز لە دوای ڕاپەڕین پرۆسەی هاوسەرگیری پێک دێنێت. نیهایەت خدری هاوسەری شەهید دەڵێت سەرۆک مامزەلال خەرجی هاوسەرگیریەکەی گرتە ئەستۆ و کاکۆسرەت و هەواڵانی سەرکردایەتی یەکێتیش زەماوەندەکەیان بەڕێوە برد. کە مامزەلا ئەو خەبەرەی پێزانی هاوسەرگیری کرد یەکسە دیاری زەواجی بۆ ناردم و هەروەها کە هاوسەرگیرمان کرد لەلایەن برادەرانی سەرکردایەتی کاکۆسرەت ئەو بە یارمەتی زەواجەکەی هەرستا. هەموو ڕێباز هەردوو کوڕەکەی شەهید ڕێبازن. بەر لەوەی ڕێبازی بچووک لەدایک ببێت شەهید ڕێباز شەهید دەبێت. بۆیە ڕێبازی کوڕ بە ناوی ڕێباز درێژە پێدەری شەهید ڕێبازی باوک دەبێت. دوایی هەمەمان زۆر حەزیە کرد کە مناڵە چیدمان ببیتن بکە بیتە سەدنیە بەس بەداخەوە مناڵەکەی نەدیت و کە ئێمەش بە ناوی ڕێبازمان کردو بۆ ئەوەی کە ڕێباز هەتا لە دنیا هەماوە. ئەو کات کە باوکم شەید کرا هێشتا من لەدایک نەبووم زۆر بە خۆشحاڵیشەوە کە من هەڵگرینایی ئەوم و هەر بە ناو ڕێباز کراومەتەوە. من تەمەنم ساڵ و نیوە بوو ئەو کاتێک کە باوکم شەید بوو من بە بیرم نایەتەوە کە باوکم چۆن بوو چۆنە بۆ بەڵام ئێستا کە دەچمەوە لای ڕەفیقەکانی و هاوسەنگەرەکانی و دۆستانی کە بە شانازیەوە باش دەکەن خەباجێڕێکی ئەو تۆ بۆ هەردەم لە ڕیزی پێشەوە بۆ لە پێشمەرگایەتی. هاوڕێ و هاوسەنگەرانی نەبەردی و گوێری و دڵسۆزی شەهید ڕێباز بە زۆرێک باز دەکەن کە ڕەنگە ئەو سیفات و هەڵوێستانە لە هەموو مرۆڤێکدا بوونی نەبێت. هاوخەباتانی شەهید ڕێباز دەڵێن ڕێباز پیاوێکی بەوێقاری لەسەرخۆ، خوێنەرێکی بەردەوام، خاوەن ئەزمونێکی زۆر لە بواری سەربازی، بە زۆرێک زانیاری زۆری هەبووە لەسەر سوپای ئەو کاتی ڕژێمی باس. ڕەفعەت عەبدوڵڵا پیرداود ناسراو بە ڕێباز لە ساڵی 1952 لە گوندی دەربەندی گۆمی ناوچەی کەندیناوی دەشتی هەولێر لەدایک بووە. لە ساڵی 1972 دەبێتە پێشمەرگە و پاشان دوای نسکۆی شۆڕش لە ساڵی 1975 پەیوەندی دەکات بە کۆمەڵی ڕەنزدەران و لە 11 پێنجی 1970 دەبێتە پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە دوای پرۆسەی ئەنفالیش لە ساڵی 1970 بۆ ماوەی 14 مانگ فەرماندەی پێشمەرگەی پارتیزانی ڕەتلی هەولێر دەبێت. شەید ڕێباز لە ساڵی 1990 دەچێتە ئەوروپا و لە ساڵی 1991 دەگەڕێتەوە و بەشداری ڕاپەڕین دەکات. لە دوای ڕاپەڕینیش چەندین بەرپرسیارەتی وەرگرتووە کە دوایینیان جێگیری فەرماندە بووە لە وەزارەتی کاروباری پێشمەرگە لە ساڵی 1992. 2007 پێنجی ساڵی 1994 شەهید کرا و تەرمی پیرۆزی لە گۆڕستانی گردەڕەشەی شاری هەولێر بە خاک سپێدرا. لە کتێبی قەندیل بەغدای هەژاند لە لاپەڕەسیوچێ شەهید ڕێباز دەڵێت زۆربەی ناوچەکانی کوردستان گەڕام زیاتر لە 2000 خێزانی کورد نانیان پێداوم. ڕۆژی وا هەبوو لە 3 ماڵ نانم خواردووە. لەو خەبات و تێکۆشانم بە سەدان جوتیاری کورد یارمەتیان داوم. دۆستایەتیم لەگەڵ بەهێزکردوون بڕیاروان مابوو تا بە سەرکەوتن دەگەین یەکتر جیانە بینەوە. کەچی ئێستا هەر یەکمان بەلایەکدا کەوتین نازانم بواری ئەومان دەبێت جارێکتر بێکتر شاد ببینەوە. ئاخۆ هاوسەنگەر و هاوخەباتانی شەهید ڕێباز هەمان ڕێچکە و هەمان بیر و بۆچوونی ئەویان لاماوە و وەک نووسین و کردەوەکانی درێژە پێدەری خەباتی ئەون بەشدار عەبدوڕەحمان گەلی کوردستان هەولێر.